پێشمەرگە دێرینەکان بەشدارێکی کاران لە لیستی 105 یەکێتیدا چونکە ئەوان سەردەمانێک لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا خەباتیان بۆ ئارامی و ئازادی ئەمڕۆ دەکرد. ئەمڕۆ یەکێتی دەیەوێت لە ڕێگەی نوێنەری خۆیانەوە لە لیستەکەدا بۆ 4 ساڵی داهاتوو لە پەرلەمانی کوردستاندا خواست و داواکاریەکانی پێشمەرگە دێرینەکان بەدی بهێنێت. ئێمەمانان کە لە ناو هێزی پێشمەرگەوە هاتوین کاندید کراوین بەڕاستی ئێمە مەعاناتی هێزی پێشمەرگە و کەسوکاری سەربەرزی شەهیدان و بریندارەکان ئەزانین لەبەرەوە ئێمە بەڵێنمان داوە وەکو ئەو پێشمەرگانەی کە لە ناو هێزی پێشمەرگەوە هاتوین و کاندید کراوین بەڵێنمان داوە کە داکۆچیکارێکی سەرسەختی ئەوان بین لە پەرلەمانی کوردستان و داکۆچیکارێکی سەرسەخت بین بۆ تێگڕای کوردستان. یەکێتی هەرچەندە بە ئومێدەوە بۆ داهاتوو دەڕوانێت و دەیەوێت دوای بەدەستێنانی متمانەی زۆرینەی هاوڵاتیان بۆ لیستی 105 ژیانی هاوڵاتیان بگەێنێتە ئاستی خۆشگوزەرانی و داهاتوویەکی باشتریان بۆ فراهەم بکات. لە هەمان کاتدا ئەو کەسانش لەبیر ناکات کە سەردەمانێک شەون و خونی و خەباتیان بۆ کوردستانێکی ئازاد کردووە پێشمەرگە دێرینەکانیش لەو ڕۆوە پشکی شێریان بەردەکەوێت. ئەوە ژوای کردووە ئەو چینە لە ناو یەکێتیدا بە گرنگیەوە لێیان بڕوانرێت. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر شەریحەیەک لە شەریحەکانی کۆمەلگا کە یەکیشیان پێشمەرگەی دێرینە کاندیدی کردو بۆ ئەوەی هەموو چین و توێژەکانی ناو کۆمەلگا نوێنەرێکیان نەبێت لە پەرلەمان دیفاع لە بەرژەوەندیەکانیان بکە و لە مافەکانیان تێبگات و لە مەعاناتیان تێبگات. ئەوە هەدەفی یەکێتیە خزمەت بە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات. دانانی کاندیدانی پێشمەرگە دێرینەکان لە لیستی 105 یەکێتیدا سەرڕایەوەی خزمەتکردنە بەو چینە ماندووی کۆمەڵگا لە هەمان کاتیشدا بەبیرهێنانەوەی ئەو ڕاستیەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندەیەک خەباتی چەکداری لە پێناو ئەم ئازادەی هەرێمی کوردستاندا کردووە و زیاتر لە 20,000 شەهیدیشی لەو پێناوەدا بەخشیوە. ئێستاش بە شانازیەوە و لە سایەی خوێنی شەهیدان و خەبات و ماندووبوونی ڕابردوودا دروشمی بۆ ئارامی و هەلی کار و خزمەتی لە لیستەکەدا هەڵگرتووە و لە 4 ساڵی داهاتوودا کار بۆ جێبەجێکردنیان دەکات. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.